پێشکاردنی تاچی کۆمەڵگەیە هەندێکیشی تەنها بەداخەوە کەسانێکی زۆر فراوان جاران دەژیان بەڵام لە کاتیان نوێنەری نەتەوەیەکی زۆرترین پارە و ماچەوەی پێکەوە ژیان لە کۆمەڵگای کوردی دەخەنەوە. ئازیزان خۆشێکمان دەبی هەموو ئاڕاکان یەکتریش خۆن بێت پێویستەکان بۆکان هاوکار و هەماهەنگی یەکتری زۆر گەرە خۆت غەدر و زوڵمێکی زۆر لێکا بەڵام کە ئاینی پیرۆزی ئیسلام دێتە مەیدان ئەو حەقوقی گشتی بەرەگاردنەوەی توتیژی دژ بە ئاقارتان و خێزان دەست پێ بکەن. زۆر حەق و حقوق بەژناندراوە بە تایبەت بۆ بڵیاردان بۆ مدیریەت لە کارەکان. لە ناسانەیش لە بۆ توتیژیەکان دەکەن و بەرەگا ئەوەی لە کوردستانە ڕوویداوە لە پێش ئێمە لە باو باپیرانمان ئەوەی کە موسڵمان بوو ئەوەی کە مەسیحی بووە و ئەوەی کە یەهودی بووە لەگەڵ ئەدیانەکانی ترا هەمویان کێشانە نەبوو لەسەر مەسەلەی دینە. خێزانیش چۆن بتوانین بەیەکەوە تەنها باسی مرۆڤبوون کرابوو لەبەرەوەی کە مرۆڤبوون زۆر گرنگە و لە خەڵکی نیشتمان گرنگترە و لە دینیش گرنگترە. ڕاوبۆچوونی هەموو لایەک وەربگرین بەڵام جوان لەلایەک پۆلیتیژی لەلایەک ئەمە تەربیەتی ئەو خێزانەیە کە لێ پەروەردەبووە بیرمان نەچێت کە چ کوڕ بێت چ پیاو بێت چ ژن بێت منداڵی کە لە منداڵیەوە لەژێر دەستی خێزانێک گەورە ئەبێت یعنی ئەو خێزانە چۆن پەروەردەی ئەکات بەو شێوەیە گەورە ئەبێت.